دەکرد بەڵام سیڤەکەی ئێستا تەواوە کاک شەماڵ ئێستا گوتی ڕیکۆردینگ ئین پرۆگرس و وابە دەرکەوت کێشە هەبوو لە بیدایەتەکەی بەڵێ کەشێکی بچووک کاکتەر ئەوەی دەکات ئێستا ئەوە ڕیکۆردینگە تەواو ئێستا تەواو کاک زۆر گۆران کە داوای سیڤەکەم لێ کرد بە سوپاسەوە گوتی زۆر بە کورتی بڵێ لە 1000 و ئەگەر غەڵەتم کرد چامکەوە دکتۆر گۆران 1992 ئەبزانم بەکەلۆرێسی وەرگتووە لە زانکۆی سەلاحەدین ئەو کاتە کۆلیژی پزیشکی ئێستا پزیشکی ڕاوێژکارە لە نەخۆشیەکانی چاو کلینیکی تایبەت بەخۆی هەیە ماشەڵای دەوێت دکتۆرێکی بە ئەزمونە و کەسانی زۆر سەردانیان کردو و زۆریش بە باشە باسی دەکەن بۆیە پێویستمان زانی کە بەڕاستی ئەو ئەرکە بۆ بسپێرین باسی ئەو بابەتە گرنگەمان لە بۆ بکە شێوازێکی خۆشی پێشکەشکردنیشی هەیە تایبەتە بەخۆی دڵنیام زۆر سوودی دەبێت کە دکتۆر زۆر مەمنون لە بۆ داوەتەکە ئێستا قبولکردنی داوەتەکە ئێستا سەعات 9:07 دقیقە من ئەگەر جەنابەت دەست پێ بکەی نزیکەی 40 دقیقە 45 دقیقە هەتا 56 قسە بکەی ئەویتر بۆ پرسیار و سەرنجی بەشداروان دادەنێن بفەرموو کاک دکتۆر گۆران ئێستا دەتوانێت سکرینەکەش شێر بکەی خۆمان لا بە مامۆستا شەما زۆر باشە ئێستا جەنابەت دەتوانێت سکرینەکە شێر بکەی دکتۆر گۆران باش زۆر باشە لایمە دیارە تەواو ئێستا تەواو ئێوارەتان باش لە بۆ هەموو بەشدار بووان بابەتەکەمان تەندروستی چاوە لە سەردەمی دیجیتالی و چۆن چاوەکانمان لە ئامێرە دیجیتالیەکان بپارێزین بە پێشەچێک دەست پێ دەکەم طبیعی لەو سەردەمەی ئەمڕۆ لەوانێ مەحاڵ بخەیاڵی جیهان بکەین بەبێ ئامێرە دیجیتالیەکان لە مۆبایل و لاپتۆپ تا تابلێت و خوێنەری ئەلکترۆنی تەلەڤیزیۆن و پلەیستێشن و هەتا دوایی ئەو ئامێرانە بە شێوەیەک خۆیان بە ژیانی ڕۆژانەمان تێکەڵ کردیا کە ئاستەما لە خۆمانی جیا بکەینەوە ئێمەیان بە جۆرێک بە جیهان و بەیەکتر بەستۆتەوە کە پێشتریش هاوشێوەی نەبووە ئەو شۆڕشە تەکنەلۆژیا بێگومان چەندین سوود و ئاسوودەیی هێنایە بەڵام لە هەمان کاتیش نیگەرانی گەورەی دروست کردی لەسەر تەندروستیمان بەگشتی و تەندروستی چاو بە تایبەتی ئەمڕۆ باسی ئامێرە دیجیتالیەکانتان بۆ دەکەم کاریگەریان لەسەر تەندروستی چاو کێشە باوەکانی چاو ئاشکرا دەکەین بەهۆی ئامێرە دیجیتالیەکان و هەروەها لە کۆتاییش چۆن خۆمان پارێزن لەم قەیرانە بەس لە دەستپێک بە کورتی بە سادەی باسی پێکاتەی چاوتان بۆ دەکەم بۆ ئەوەی بە ئاسانی لە بابەتەکە تێبگەن چاوی مرۆڤ پێک هاتووە لە تۆپێک کە بەشی پێشەوەی ڕوونە پێی دەڵێن کۆڕنیا ئەویان کۆڕنیایە ئەو بەشە لێرە هاتایێرە ئەوە کۆڕنیایە بەشی پشتۆی تۆپەکە پێی دەڵێن سپێنەی چاو کە ناڕوونە ڕووناچی بەناودا ناڕوات ئەو بەشە بەشی پێشەوە کۆڕنیایە ئەو بەشەیە کە مرۆڤ بەهۆیەوە بینین ڕوودەدات ڕووناچی کە دێت لە کۆڕنیاوە بەهۆی بیبیلەی چاوەوە بەهۆی هاوێنەی چاوەوە فۆکەس دەبێت لەسەر تۆڕی چاو لە تۆڕی چاوەوە بەهۆی دەماری چاو دەگوازرێتەوە بۆ مێشک لە مێشک ئەو داتایی کە دەیگاتێ دەیگۆڕە بۆوێنە و لێکدانەوەی بۆ دەکات ئێمە بوێنێ دەیبینین ئەگەر نا خۆی وزەیەکی کارەباییە بۆ مێشک دێتن جگە لە تۆپی چاو بۆی لەو بابەتە تێبگەین بابەتی فرمێسک و ئەوەش زۆر گرنگە کە کەمێک زانیاری دەربارە بزانین فرمێسکی چاو لە گلاندەکانی سەرەکی فرمێسک دەڕژێت کە دەکەوێتە سەرووی چاو بەهۆی پێلووی چاوەوە ئەو فرمێسکە ڕادەخرێ بەسەر کۆڕنیای چاو پاشان بەهۆی بۆڕیەکانی فرمێسکەوەوە دەچنە چیسەی فرمێسک لە چیسەی فرمێسکیشەوە بەهۆی ئەو بۆڕێ دەچێتە ناو لوتوو دەچێتە قوڕگ و قوت دەدرێ و
ئینسان هەستی پێ ناکا کە فرمێسک بێتە خوارێ هەرچی فرمێسکە لە ڕژێنەکان دێتە سەر چاوەکان ڕووپۆشی دەکا و دەیشوا و بەهۆی بۆڕێکانی فرمێسکەوە دەچێتە لوت ڕوو و قوتی دەدەین. بۆچی باسی فرمێسک دەکەین؟ چونکە فرمێسک تەبەقەیەکی ڕوونی لووس لەسەر کۆرنیا دروست دەکات کە زۆر گرنگە بۆ تەندروستی کۆرنیا و بینین. ئەگەر ئەو تەبەقە ڕوونا لەسەر کۆرنیان نەبێت چاوی مرۆڤ وشک دەبێت لە هەمان کاتیش بەڕوونی نابینێ. بۆیە بوونی فرمێسکێکی تەواو و ڕاخرانی لەسەر کۆرنیای چاو بە شێوەیەکی جوان کە هەموو کۆرنیا داپۆشێت زۆر پێویستە بۆ بینینێکی باش. ئەوە هەرویستم شتێک دەربارەی فرمێسک بزانن بۆ ئەوەی دوایی کە باسی نەخۆشیەکان دەکەین پێویستیمان پێی دەبێت. کە ڕۆناچی باسم کرد بێتە لە ژوورەوە لە کۆرنیا تێدەپەڕێ لە بیبیلە تێدەپەڕێ لە هاوێنەش تێدەپەڕێ فۆکەس دەبێت لەسەر ڕەتینا. ئەوە ڕووناچی بەو ڕێڕەوەدا دەڕوات بەهۆی دەماری چاویشەوەی گوتمان بۆ مێشک دەڕوا و مرۆڤ لە ڕێگەیەوە دەتوانێت هەست بە بینین بکات. ئەگەر هەر شوێنێک لە کۆرنیا لە بیبیلە لە هاوێنەی چاو لە تۆڕی چاو لە دەماری چاو لە مێشک نەساخی تێدا بوو دەبێتە هۆی کزی بینین یان لە دەستدانی بینین. بۆیە هەر نەخۆشیێک لە مێشکەوە دەمار تۆڕی چاو کۆرنیا و بیبیلە و هەمووی دەبێت تەواو کار بکەن بۆ ئەوەی مرۆڤ بە جوانی ببینی. وا بزانم ئەوەندە بەسە لەسەر پێک هاتەی چاو. ئەوجا دێنە سەر ئامێرە دیجیتالیەکان و ئێمە بۆچی بەکاریان دەهێنین. ئەگەر پرسیارێکی سادە بکەین بڵێن بۆچی ئامێرە دیجیتالیەکان بەکاردێنین وەڵامەکەی چی دەبێت؟ بەڕای من وەڵامەکەی ئەوەیە کە ژیان مەحاڵە ئەمڕۆ بەبێ ئەو ئامێرە ئەلکترۆنیانە. بەڵام گرنگترین بوارەکانی بەکارهێنانی ئامێرە دیجیتالیەکان بریتێ لە پەیوەندی کۆمەڵایەتی، کار، فێربوون و پەروەردە، کات ڕابواردن، بەکارهێنەوە کۆگایەکی زانیاری، سەرچاوەیەکی هەواڵە. بۆ زۆر شتی ترکە هەموو بوارەکانی ژیان دەگرێتەوە. وابزانم ئەمڕۆ هیچ بوارەکی ژیان نییە کە ئامێرە دیجیتالیەکانی تێدا بەکار نەهێندرێت. کەمێک زیاتر باسی بوارەکان دەکەین. یەکەمین بوار کە پەیوەندیە لەگەر سەر هەڵدانی مۆبایلی زیرەک پلاتفۆرمی تۆڕە کۆمەڵایەتەکان مانەوە لە پەیوەندی لەگەر هاوڕێ و خێزان و هاوکارەکان زۆر ئاسان بووە. ئاسانکاریمان بۆ دەکات بۆ پەیوەندی کەسی و پیشەیەکان. لە کارکردن ئامێرە دیجیتالیەکان شێوازی کارکردنیان گۆڕیوە. هەروەها دەرفەتی کاریان بۆ دروست کردووە بۆ ئەوی لە دوورەوە بتوانین کار بکەین بێ ئەوە بچینە شوێنی کار. لە پەروەردە ئامێرە دیجیتالیەکان گۆڕانکارێکی نمونەییان داهێناوە. ئینتەرنێت کۆگایەکی گەورەی زانیاریە. ڕێگەمان پێدا بە چەند کردەیەک دەستمان بە زانیاری و تۆژینەوە سەرچاو پەروەردەیەکان بکات. پلاتفۆرمەکانی فێربوون و ئەلکترۆنی، کۆرسەکانی ئۆنلاین، ئەپە پەروەردەیەکان ئەوانە هەموو فێربوونیان بۆ بینەرانی جیهان بەردەست کردووە. ئێستا خوێندکاران زۆر بە ئاسانی دەتوان دەستیان بگات بە مەودایەک فراوان لە کەرەستەی پەروەردەی و هاوکار لەگەر هاوڕێ و پەروەردەکاران لە سەرانسەری جیهان. لە بواری تەندروستی زۆر سوود لە ئامێرە دیجیتالیەکان وەرگیراوە. ئەپە تەندروستیەکان یارمەتی متاکەکان دەدەن چاودێری تەندروستی جەستەی خۆیان بکەن. ئێستا نەخۆشەکان توانایان هەیە لە دوورەوە ڕاوێژ لەگەر پسپۆران بکەن، بە تایبەتی لە دوای قەیرانەکانی پەتای کۆڤیدی-19. ئامێرە دیجیتالیەکان ڕۆتینی ڕۆژانەشیان گۆڕی. بۆ نمونە خانووی زیرەک پەیدا بووە دەتوانی لە دوورەوە کۆنتڕۆلی ناوماڵی خۆت بکەیت.
ئێستا هەر دانیشین و هەز باس بکەین سوودەکانی ئامێرە دیجیتالیەکان تەواو نابێ. بۆیە لێرەوە دەیبڕمەوە ئەوجە دێمە سەر زیانەکانی ئامێرە دیجیتالیەکان. یەکەمین زیانی تایبەتمەندی و خصوصیەت نەماوە. دوو ئاسایشی داتا و ئەگەری ئەوە دیارە لە ئەوەکەی نەنووسرایە. تایبەتمەندی و خصوصیەت نەمایە، ئاسایشی داتا و ئەگەری هۆگربوونی شەیە، کاریگەری لەسەر تەندروستی کێشەی گرنگە کە پێویستە چارەسەر بکرێت. لەگەڵ ئەوەی کە ئەو ئامێرە دیجیتال لە ژیانمان زۆر پێویستن، بەڵام دەبی هاوسەنجیەک بدۆزینەوە لە نێوان بەکارهێنان و زیانەکانی. بە کورتی ئەگەر باسی کاریگەریەکانی ئامێرە دیجیتاڵیەکان بکەین لەسەر چاو، گرنگترین کاریگەریەکانی ئەوانەیە کە ڕیزکراون لە بەرچاو. یەکەمین وشک بوونی چاوە. چاوی مرۆڤ بۆ وشک دەبێ ئەگەر زۆر تەمەشای شاشە و ئامێرە دیجیتالیەکان بکات. یەکەم شت کە لە بەرامبەر ئامێرە دیجیتالیەکاندا دەنشین، چاو کەم دەتروچی، کە کەم تروکە ئەو طبقە فرمێسکەی کە باسمان کرد لەسەر کۆڕنیا دووبارە ڕاناخرێ و دایناپۆشێ، هێواش وشک دەبێ. ئەوە یەک لە هۆکارەکانە. دووەم، زۆر دانیشتن لە بەرامبەر شاشە گەرمیەکەی تەسیل لە کۆڕنیا دەکا و ئەو فرمێسکەی لەسەرێتی وشی دەکا. دووەم، مشکلە ماندیبوونی ماسوولکەکانی چاوە. ئەویش لەبەر زۆر بەکارهێنانی ئامێرە دیجیتالیەکان بە تایبەتی لە نزیکەوە. جگەلەوە هەموو شاشەکانی ئامێرە دیجیتالیەکان تیشکی شینی تێدایە. ئەو تیشکە شینە شەپۆڵێکی کورتی هەیە و هێزێکی زۆری هەیە، بۆیە کار لە تۆڕی چاو دەکات، لە هەمان کات کار لە گلاندەکانی مێشک دەکات کە خەو تێک دەدات. ئەو کەسانێک کە زۆر ئامێری دیجیتالی بەکاردێنن زیاتر توش دەبن بە نزیک بینی، بە تایبەتی منداڵان، چونکە چاویان هێشتا لە گەشەکردندایە. یەک لە کاریگەری خراپەکانی تری ئامێرە دیجیتالیەکان دانیشتنی ناڕێکە. زۆری ئەو کەسانێک کە بۆ ماوەیەکی زۆر ئەو ئامێرانە بەکاردێنن لە دانیشتنێکی زۆر ناتەندروست دەگرن بەر کە تەئسیر لە شان و مل و فەقەراتیان دەکا، ئەمەش بە ڕاستە و خۆ تەئسیر لە چاویان دەکا. زۆر دانیشتن لەسەر ئەو ئامێرانە چالاکی دەرەچیت کەم دەکا، ڕۆیشتنت کەم دەکا، وەرزشت کەم دەکا، سەردانی خزم و کەسان و هەمووی کەم دەبێت. ئەوەش وا دەکات چاو پشوونەدا. لە کۆتایی کاریگەری سایکۆلۆژیشی هەیە، لەوانەیە هەندێک کەس هۆگر بن یان ئیدمان بن لەسەر شاشە و ئەو مۆبایلانە، ئەوەش کاریگەری ناڕاستە خۆی هە لەسەر چاو دەبێت. ئەمانە بەگشتی کاریگەریە سەرجیەکانی ئامێرە دیجیتاڵەکان لەسەر چاو. ئەوجا ئەگەر بمانەوێ خۆمان پارێزین لەو دەردا، ئەگەر هۆکارەکانمان زانی، خۆ پاراستن ئاسانتر دەبی. یەک لە هۆکارەکان ئەوەیە ڕۆناچی شاشە و دەوروبەر ڕێک بێخین. زۆر کەس هەیە شەوانە دادەنیشی ژوورەکان دەکوژێنتەوە، گڵۆپەکانی ژوورەکان دەکوژێنتەوە، ئەوجا بە شاشە هیچی ڕوون تەمەشا دەکا، ئەوەش باگراوندەکەی نازم ڕووناچی دەوروبەر کە کەمتر بی لە ڕووناچی شاشەکە زیات کۆنتڕاستەکانی جیاوازی نێوان شاشە و دەوروبەر زۆر زیاد دەکا، ئەوەش وا دەکات زیاتر تەئسیر لەسەر تۆڕی چاو هەبێ. کەواتە یەک لە ئەوەکانەوەیە دەبی ڕووناچی شاشە و دەوروبەر ڕێک بخەین بە جێرەی کاتی ڕۆژ و شەو. دووەم فاکتەر لە خۆپاراستنەوەیە ئامێرە ئەلکترۆنیەکان کەمتر بەکار بێ. سێەم گوتمان تیشکی شین هەیە لە ناو شاشەکان، دەبێ
فیلتەری شین لە چاویلکەکان بەکاربێ. هەندێک جاریش چاویلکەی بە دەرەجە، یعنی لەوانەیە ئەو کەسەی شاشە بەکاردێنێ چاوی کەمێک گزی هەبێ باشترە بێجگە لە فیلتەری شین دەرەجەیشی تێدا بێ. باشترە ئەو کەسەی کە ئامێرەکان بەکاردێنێ دانیشتنێکی تەندروستی هەبێ. باشترین دانیشتنیش ئەوەیە شاشەکە بەرامبەر چاوت بێ، نەک لەت خوار ببتە بۆ خوارەوە. یەکی تر بەکارنهێنانی ئامێرەکانە بەر لە خەوتن بەلانی کەم بە ماوەی 2 ساعت. شتێکەیە پێی دەڵێن یاسای 20-20-20. ئەو 20-20-20 مانای ئەوەیە کاتێک کە تۆ بۆ 20 دقە شاشت بەکارهێنا باشترە بۆ ماوەی 20 چرکە تەمەشای ئامانزێک بکەیت کە بەلانی کەم 20 پێ لێت دوور بێ. بەس بەڕای من ئەو 20 چرکەیە کەمە، باشترە لە هەر 20 بۆ نیو سەعات بەلانی کەم 5 تا 10 دقە ئیسراحەتت هەبێ. وەرگرتنی وچانی ڕێک هەر لەسەر ئەو یاسایەیە، بەس بە شێوەی گشتی وەرگرتنی وچان زۆر مهمە. دەبێ مرۆڤ ینی کەم وەختەکانی ڕێک بێخی چەند ساعتێکە کاری کرد دەبی وچانێکی باش وەرگێت. هەر کاتێکیش چاوەکان ناڕەحەتیەکانی زیاد کرد باشترە سەردانی پسپۆری چاو بکرێت لە کاتی پێویست. ئەوانە بە کورتی ئەو بابەتە بوون کە پێویست بوو باز بکرێت و زانیاریتان لەسەر هەبێت. شتێکی تر هەیە کە زۆر گرنگە و زۆر کەس لێی دەپرسێ ئەوەیە ئایا چەند سەعات لەسەر کۆمپیوتەر دانیشم باش؟ بە شێوەی گشتی منداڵ هەیە و گەورە هەیە. منداڵەکان بەر لە 2 ساڵی باشترە هیچ تەمەشای نەکەن. لە 2 ساڵی هەتا 5 ساڵی باشترە 1 سەعات بی، ئەویش بە چاودێری دایک و باوک بێ. لە 5 ساڵی و 6 ساڵی بەرەو سەرەوە ئەوە دەبی کاتەکە لەلایەن دایک و باوکەکانەوە دیاری بکرێ و تەئسیر لە ژیانی ڕۆژانەی نەکا و لە ساڵاتی دەرەچی نەکا. ئەگەر گەورە بوو گەورەکان هیچ کاتەکی دیاریکراویان نییە بۆ تەمەشاکردنی مۆبایل، جگە لەوەی کە خۆی گەورەیە دەبێت خۆی کاتەکانی خۆی دیاری بکە ڕێکی بێخی لەگەر ئەو چالاکیانەی هەیتی لەگەر تەندروستی جەستەی و پێویستیەکانیشی. شتێکی دی گرنگ هەیە کە بریتە لە کوالیتی و کوانتیتی، یعنی بێجگە لە کوانتیتی کە دەکا ئەو ماوەی کە تەمەشای دەکەی زۆر یان کوالیتی ئەو بابەتانەی کە تەمەشای دەکەی چیە. زۆر گرنگە کوالیتی یان زۆری ئەو بابەتانی تەمەشا دەکەی خۆت خەڵی بژێری و بەسوود بی بۆت. ئەوجا بەگشتی کاتێکی دیاریکراو نییە بۆ تەمەشاکردنی ئامێرە دیجیتالیەکان لە گەورەکان، بەس دەبێت خۆی بە جێرەی تەندروستی خۆی بە جێرەی پێویستی خۆی کاتەکانی ڕێک بێخی. من زۆر بە کورتی باسی زۆربەی بابەتەکان کرد، بەس حەزم لێ زیاتر ئێوە وەکو پرسیار نیش وەڵامتان بدەمەوە ئەگەر هەر بابەتێک کە ڕوون نییە. ئێستەکان خۆشکات دکتۆر. وەڵا بابەتەکە زۆر گرنگ بوو، خاستەنەوە مقدمەیە کە پێویستە لەسەر پێکاتەکانی چاو ئەو پێداویستیانەی کە هەیە زۆر بە جوانی باس کرد. ئەوانەی لە سەرەتا لەگەڵمان نەبوون تۆمار کرایە دەکرێت دواتر بگەڕێنەوە سەری. دەرگای گفتوگۆ دەکەینەوە ئێستا. پرسیارێک یەکەم جار هاتیە دەربارەی ئەوزام دکتۆرە بێخاڵ ئەبوبەکر پرسیارەکەی نووسیە، ئایا هیچ ئاسۆیەک هەیە بۆ چارەسەری نابینایی زگماچی؟ یعنی ئەگەر کەسێک بە زگماک نابینابێ هیچ شتێکی نوێ هەیە، هەرچەندە ڕەنگە پەیوەندی بە بابەتەکەی ئەم شەو نەبی، بەڵام ئەگەر وەڵامێک هەبێ سوپاس دەکەین. وەڵی چارەسەری نابینایی زگماچی دکتۆر گۆران جێت لێ بوو لە پرسیارەکە؟ لێ بوو. دەبی
یعنی نابینایە زگماکێکە هۆکارەکەی چییە؟ ئایا دەماری چاوە، تۆڕی چاوە، یان هاوێنەی چاوە، یان کۆڕنیای چاوە؟ ئەگەر کۆڕنیای چاو و هاوێنەی چاو بێ، ینی ئاوی سپی و پانەی کۆڕنیا بێ، ئەوانە چارەسەر دەبی. بەس ئەگەر دەمار و تۆڕی چاو بێ، بەڕاستی چارەسەرەکەی کەمەک ئاستەمە هەتا ئێستا. باشە نازانم ئەبوو جوابەکە. بەڵێ بەڕێزێک دەستی بەرز کردەوە ئێستا هەڵی دەگرین با بڵێن قسەی خۆی بکە. سروشت دەڵێ ئایا بەڕاهێنانی چاو کزی چاو چارەسەر دەبێ ئەگەر دەرەجەیەک بیان دەرەجەیەک و نیو یان نە؟ ئەوە بەڕاستی لە یوتیوب و ئەوە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو شتانە زۆر بڵاو دەبنەوە، بەڵام هیچ ئەساسەکی ئەلمیان نییە. یعنی ئەوە شتانە زۆرن لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینی دەرێ ئەو هاکەی ئەو ینی ئەو وەرزشە بکەی بۆ چاوت بەقوت دەبێ، بەڵام بنەمای ئەلمیان نییە تا ئێستا. بتوێژینەوە پشتڕاست نەکرێتەوە. بە پێتۆژینەوە پشتڕاست نەکرایتەوە. زۆر باشە. مامۆستا ئاسۆ وەبزەم اختصاسی کۆمپیوتەرە دەڵێ وەکو سەرنجێک دەڵێ کواڵەتی شاشەکە جیاوازی هەیە لەو ماوەی 20-20 یان هەمووی وەکو یەکە؟ بەس دەڵێ وەبزەم جیاوازیان هەیە لە کواڵەتی شاشەکە. کوالیتی شاشەکە لە ئەو 20-20 ئەم بەخۆم گوتم زۆر لەگەر نیمە، بەس ئەوەی ڕایەکی عامە دەڵێن ئەگەر ئەو هابێ باشترا، بەس یانێ شتەکە زۆر ئەوە نییە، ستریکت نییە، ینی زۆر شتێکی ئەلمینی ئەوە ڕەئی چەند کەسانێکە لەو بابەتە یانی. بەس دەتوانی ینی وەکو گوتم من بەخۆم لەگە ئەو ڕێی نیمە ئەگەر 20 دقەدا بشی و 20 سرکە وچان بدێ، وچانەکەم پێ باش لە 20 ساعتی باش لە 5 دقە بێ، ئەوها باشترە. و شاشەکان بەڕاستی ئێستا هەندێک لە شاشەکان ئەوەیان تێدایە، ینی فلتریان تێدایە خۆیان و ئەوەی تێدایە ئەپلیکیشنی تێدایە دەتوانی ینی فلتری بۆ زیادکەی لە شاشەکە لە بۆی تیشتی شینەکە کەم بکات، دەتوانن ئەو شتە بکەن ینی لە شاشەکان لە زۆربەی مۆبایلەکان و کۆمپیوتەرەکان لەوانەیە ئەویان تێدابی لە سێتینگ. زۆر باشە. هەروێن عوسمان دەڵێ ئایا زۆر بەکارهێنانی مۆبایل یان کۆمپیوتەر چاو تووشی زەخت دەکات، زەختی چاو هەیە و چارەسەری هەیە؟ زەختی چاو وەکو بنەمایەکی زانستی سەبەبەکەی زۆر بەکارهێنانی کۆمپیوتەر یان مۆبایل نییە. ینی بەکارهێنانی کۆمپیوتەر بە زۆری نابتە هۆی زۆربوونی فشاری چاو یان ئاوی ڕەش. زۆر باشە. ئاوات کاکەبرا دەڵێ ئایا لێزەر چارەسەری یەکجاری دووربینی دەکات دکتۆر ئەگەر بەپێی سپۆری خۆتیان؟ بەنسبەت لێزەر وەکو چارەسەر لە بۆ دووربینی و نزیکبینی زیاتر نزیکبینی چارەسەر دەکات. لە بۆ دووربینیش چارەسەری دەکات، بەس احتیمالی گەڕانەوەی هەیە. احتیمالی گەڕانەوەی لە نزیکبینی ئەگەر 100 دەبی، احتیمالی گەڕانەوەی لە دووربینی لە 125 هەتا 40 بێت. ینی چارەسەر دەبی، بەس احتیمالە بگەڕێتەوە دووبارە. زۆر باشە. شەیما محەممەد دەستی بەرز کردەوە، با بفەرمون شێ مامۆستا شەیما فەرموو. دەتوانێت مایکەکەت بکەی و فەرموو مامۆستا. شەیما محەممەد. الو السلام عليكم. عليكم السلام. خۆشیم لۆ تەواوی سافی مێگامان بەڕاستی کاکتوریندا سپاس لۆ دەرفەتە کە بتوانین ڕاستەوخۆ لەگەر کاکتۆر گۆران ئەنی پرسیارەکەی خۆم ئەوەیە بەخێرات نیکەم دەست خۆش بی هیوادارم هەر بەردەوامی بەڕاستی ئەو سیمینارانی کە پەیوەندێکی ڕاستەخۆ لەگەر پیشەکەی مەهەیە وەکۆی بریت چاو زەعیفی ئەوانە ئێستا من کاکتۆر ڕووی پرسیارەکەم لە جەنابتە تەمەنم 37 ساڵە تقریبا 5 ساڵ دەبی بە تەواتی چاوم کز بووە دووربینی خاستەن یعنی لە دووری نبینم ئێستا هەست دەکەم لەو دوو مانگەی بە حکومی ئەوەی تەقدیمی دکتۆرام کرد و خوێندم و ئەوانە ئەوەندەی تر هەست دەکەم بەرچاوم غێم بووە ئەمن باشترین حل هەر دەرم لێزەری لێ دەدەم بەس نازانم تەسیری هەیە ئێستا کە ئەم لە حالی حاضر وە
دەکەومە ناو خوێندن و شاشەکان بەردەوامی لەگەڵمان و برێن لە بە حکمەوەی بەحث حازرکردن و ئەو شتانە یعنی زۆرتر لەسەر شاشەکان دەبین و مۆبایلی زیاتر بەکاردێنم هیچ چەند قەتع بوو مام سلێمان نازانم ئاخیرەکەی دەنگت نەمان لایم دکتۆر گۆران لای توش نەمادەنگ دەنگی نهات لە ئاخیری لای من. باشە بەڵێ هات. ئەگەر بەشی ئەخیری شەیما دووبارە مەبەستم دیارەکەم ئەوێ خۆ پارێزیەکەی پاش لێزەر لێدانی خۆ پارێزیەکەی چەندە هەیە دەرێ هەفتەکە هەیە دەرێ 2 مانگە هەیە دەرێ 3 مانگە ناوی بە هیچ شێوەی لە شاشەکان نزیکبی ئێستش بەڕاستی چاوکزیەکەم بە تەواوەتی ینی بێزداری کردیم نامەوێت ئەوها بچمە ناو خوێندنە دوور و درێژەی کە با بڵێن لە دکتۆر عەفو شتێکی دیکە ئایا تەمەنم هەیە دەرێ نەجاحەتی نانی لەبەرەوەی تەمەن زیاد لە پێویست گەورەتر بووە ئێستا 37 ساڵم تەمەن تەسیری لەسەر لێزەر لێدانەکەی هەیە ینی ئەو مثلا چەند نەجاحەتی دێنی ئەو کە سوالەکە تەواوی نەوەی چاوکزیەکەت چییە؟ چاوەکەم بەڵێ چاوە مایکەکەت بکەوە دووبارە ببوورە مایکەکە داخرایە شەیما مایکەکەت بکەوە ئەوە چاوی ینی دووربینیە مەسەلەن لە دووری نبینم بەس ئێستا هەز دەکەم لە نزیکیش ینی هەندێک ئەوە دەبی تێکەڵ دەکە چاوم بەس مەبەستم لەوێ ینی چاوەکەم 1.75 زائیدیان بە ناقص خۆی کە چاوکزی هەبی یان بە زائیدە پێی دەڵێن دووربینی یان بە ناقصە پێی دەڵێن نزیک بینی ئەو زەیتوب کامەیە بە زائیدە یان بە ناقصە نیشانەکەی پێش دەرەزەکەی ناقصە ئەو زەبا بە کورتی باسی لێزەرتان لۆ بکەم دەستان خۆشبی زۆر دەستان باشترین وەخت لە بۆ لێدانی لێزەر لە بۆ چارەسەرکردنی کزی چاو لە 20 ساڵی هەتا 30 ساڵیە پاشی ئەوە لە 30 ساڵی هەتا 40 ساڵیش دەکرێت پاشی 40 ساڵی باشترە نەیکەی نەجاحەتی دەینی بەس باشترە نەیکەی ئەوە یەکەم شت یعنی وەکو تەمەن هێشتا دەتوانی بیکەی دوو وەکو نەوعی زەعیفی ئەگەر قوسڕ بی وەکو خۆت دەڵێ بە ناقسە ئەوە نەجاحەتی زۆر زیاترە لەوەی وەکو بۆت بی ئەگەر نیشانەکەی بە زائید بی ئەو جلۆی ئەو دەرەجەی ئەتوو هەیتت زۆر نییە دەتوانی لێزەر لێ بدەی نەجاحەتی 95 باش دەبی ماوەچی زۆری ناوێت لە دوورکەوتنەوە دەتوانێ هەفتە هەتا 2 هەفتە شوو بە چاوت بدەیت بەس بابەتێک هەیە پێی دەڵێن کزبوونی چاو دوای 40 ساڵی مرۆڤی ئاسایی ئەگەر چاوی هیچ عیبی نەبی لە دوای 40 تا 45 ساڵی بۆ نزیک چاوی هەر زەعیف دەبی ئەگەر هیچ عیبیشی نەبی زۆربەی زۆری مرۆڤەکان تاک هەیە چاوی زەعیف ناوی بەس 95 خەڵکی پاشی 40 ساڵی لە نزیک چاوی زەعیف دەبی ئەگەر بێت و لێزەری لێ بدەیت لەو تەمەنە پاشی 45 ساڵی لەوانەیە پێویستیت بە عینەک هەبی ئەو جەنازەم وەڵامەکەم ڕوونە لە بۆت یان نا دکتۆر هیمدات دکتۆر جێم لە دەست خۆشبی دەست خۆشبی ئەو وەڵامەکە لای ڕوون بوو یان نا بەڵێ بڵێ ئەگەر ڕوون نەبی ئەوە دەستی بەرز دەکاتەوە ئەوەی دەکەێتەوە پرسیارێککە هاتیە دەڵێ هەر ئاوات دەڵێ ئایا عینەک هۆکارە لە بۆ ڕاگررتنی با بڵێن بەردەوامی چاوزایی بوونیان ڕایدەگری لە دابەزین یان عینەک چاوکزی مرۆڤ عادەتەن بە زۆری لە دوای هەرزەکاری 12-13 ساڵی بە زۆری لەو کاتە دەست پێ دەکا بە زۆری و بەردەوام دەبی هەتا 20-21 ساڵی ئەگەر عینەجی لە چاوبی و لە چاو نەبی لە چاویبی باشترە کەمترە بەس احتیمالە هەر زیاد بکە عینەجیشی لە چاوبی
پاشی 21 ساڵی زۆربەی زۆری گەشەی چاو دەوەستێ بۆیە دەرەجەکان زۆر بە کەمتر دەگۆڕێ ئیلا لەو کەسانەی کە قوسڕەکی زۆریان هەیە کە 6 دەرەجە زیاتریان هەیە. ئەوانی کە بوعدیشیان هەیە زۆربەی جاران هەستی پێ ناکەن هەتا دەگەنە تەمەنی 30 ساڵی و بەرەو سەرێ. ئەوجا کە هەستیان پێکرد بەڕاستی بەسەرێعی زیاد دەکا عینەجیان لە چاوبی و لە چاونەبی ئەوانی بۆعدیان هەیە بیدایەت دەست پێ دەکەن چاویان لە نێزیک باش نابینی دوای سەبرە دوورەکەشیان زایب دەبی بەس عادەتەن بەو دەرەجە زۆرە نابی وەچی قوسڵە زۆرەکە بەس عینەک یعنی ڕابرەی چاوی ڕابگری لە گەشەکردن ڕای ناگری بەس یارمەتی بینینت دەدا گەشەی تۆڕی چاو باشتر دەکا بینینی بەهێزتر دەکا بەس ڕای ناگری. مامۆستا غەریب دەڵێ ئایا ماوەی نێوان چاو و ئامێرە دیجیتاڵیەکان چەند بێ باشە کاتی بەکارێنن ئەو مەسافەی چاو لەگەڵ شاشە؟ باشترین مەسافە لە بۆ مۆبایل ئەوەیە لە بینی 30 هەتا 40 سانتیم بێ چونکە نووسینەکەی ورترە بەنسبەت کۆمپیوتەر باشتر لە 50 هەتا 60 سانتیم بێ. زۆر باشە. مامۆستا کۆمنتێکی نووسیە دەڵێ لە ئامێرە زیرەکەکان شتەکەیە پێ دەڵێن ریدینگ مۆد ینی وەکو کەمکرد بۆ کەمکردنەوەی تیشکەشینەکەی ئەمە قسەدت دیارە کۆنتراستیش دەگۆڕیتن کۆنتراستەکە زۆر باشە. ناز ئەکرام دەرێ دکتۆر ئەگەر منداڵێک ئەمەلیاتی چاوخێلی لە بۆ کرابی لە دوای ئەمەلیات ئامێرە ئەلکترۆنیکان هەمان زیانی هەیە پێدەگەێنی ئەمەلیاتکردن لە بۆ خێلی؟ ئەمەلیاتی خێلی لە بۆ ئەوەیە چاوەکە ڕاست بفتەوە بەخۆی هەندە جار خێلی دوو هۆکاری سەرەکی هەیە یەکیان ئەوەیە ماسوولکەکانی زعیفن یەکەچیان ئەوەیە چاوی زعیفە. ئەوانەی چاویان زعیفە لەبەر چاو زعیفی و زۆر بەکارهێنانی ماسوولکەکانی چاوەکان خێل دەبی ئەوجا ئەوانە کە زۆر بەکاردێنینەوە احتیمالە تەئسیری لەسەر نەتیجەکەی هەبی بەس ئەوە کەیدی کە بەهۆی زعیفی عەزەڵاتەکانی چاوبی ئەوانە کەمتر تەئسیری لێ دەکا. بە شێوەی سەرەکی ینی بەکارهێنانی مۆبایلی سەبەبی ڕئیسی نییە لە بۆ خێل بوون ئەو کەسانەی خێل دەبن بە زۆری یان بە خۆیان چاویان کزە لە ئەوەلەوە ئەوانە بە زۆری لە 2 ساڵ هەتا 4 ساڵی چاویان خێل دەبی هەندێکیش هەیە درەنگتر چاویان خێل دەبی لە بەرەو ماسوولکەکانیان زعیفە بەس مۆبایل وەناکات چاوت خێلبی ئیلا ئەگەر بەخۆی نەخۆشەکە خۆی ینی ئامادەی نەبی لە بۆ خێل بوو و بەکارهێنانیشی پاشی ئەمەلیات بەڕادەیەکی طبیعی هیچ زەرەری نییە وەکو باش بۆ 2 ساڵ تا 5 ساڵ سەعاتێک بی پاشی ئەوەش داکو بابەکە وەختێکی لە بۆ ڕێک بێخن تەئسیر لەسەر خوێندنی نەکات تەئسیر لەسەر ساڵاکی جەستەیی نەکات تەئسیر لەسەر خەوی نەکات کاتەکەشی لە بۆ ڕێک بخن و بەرنامەکەش پەروەردەیی بی ئەگەر بکرێت. مامۆستا عیرفان دەڵێ ئەگەر کەسێک چاوی لاواز بی ئایا بەهۆی بەکارهێنانی شاشە چاوەکە لاوازتر دەبی و ئەگەر ئایا بەپێی تەمەن دەگۆڕێ ئەو فەرق دەکا بەپێی تەمەن ئەگەر گەورەتر بێ کاریگەری ئەرێنی یان نەرێنی زیاتر بێت یان نا؟ بەخۆی وەکو گوتمان کاریگەری ئەو شاشانە زیاتر لە بۆ زەعیفبوون باسمان نەکرێنی چاوە زیاتر بەس لە منداڵ باسمان کرد احتیمالی زیاتر توشبوون بە نزیک بینیان هەیە لە منداڵ لە گەوران ئەو تەئسیرەی نییە چکە گەشەی چاو تا ڕادەیەک تەواو بووە زۆر تەئسیری لێ ناکە بەس کابرای کە چاوی زەعیفە دەبێ عینەجی هەبی لە کاتی بەکارهێنانی مۆبایلەکە و عینەکەی دەرەجەی هەبی هەم فلتەریشی تێدابی هەم دەرەجەی چاویش تێدابی بەس وەکو گوتمان بەکارهێنان هەر بۆ هەموو کەسەکی خراپە لە بۆیش خراپە کە لە حەدی خۆی زیاتر بوو و وچانی نەدا چاوی خۆی. باشە دنیا ئاینە نەو پرسیارەی کە گوتی ئایا ڕاهێنان هەیە بۆ هیلاکبوونی چاویان هیچ قەترەیەک هەیە کاتێک کە زۆر مۆبایل بەکاربێنی چاوت وەکو هەست بکەی بوشک بووە
ڕۆژانە ئەو قەترێ بەکاربێنی و ئایا هیچ زەرەری هەیە ئەو قەترێ ئەگەر هەبێت؟ وەکو وەرزش لە بۆ چاوی مرۆڤ تا ڕادەک پێویستی بە وەرزش نییە لە بۆ ئیسراحەت، پێویستی بە ئیسراحەتە لە بۆ ئیسراحەت. چاوی مرۆڤ لەو دەمەی کە دەکرێتەوە هەتا دەنوی هەر لە کاردایە، ئیسراحەتی نییە. ئیلا ئەو دەمەی کە چاوت لەسەر یەک دادنەی ئەوە ئیسراحەت دەبی. ئەوە یەک. دوو، ئەگەر تەمەشای دوور بکەی چاوت لە کەمترین بەکارهێنانیدایە، یعنی کەمترین بەکارهێنانی چاو ئەو کاتێک کە ئەتوو تەمەشای شتێکی دوور دەکەی. کاتە کە تەمەشای شتی نزیک دەکەی، خاستن مۆبایل، ئەوە زۆرترین بەکارهێنانی دەکە. ئەو جلوێ وەرزش بەڕای من زۆر پێویست نییە لە بۆ چاو، ئیسراحەت زیاتر پێویستە لە بۆ چاو. ئەوە جوابی سوالی یەکەمی. سوال وەکو قەترە، زۆربەی ئەوانی کە ئامێرە دیجیتاڵیەکان بەکاردێن تووشی وشتی چاو دەبن، لەبەرەوەی زۆر بەکاری دەینی، پێلووی چاوی کەم دەتروچێ و گەرمی شاشەکە و تیشکەکان فرمێسکەکەی هیچ شک دەکا بە هەڵمی دەکا. لۆیە باشترە قەترەی فرمێسک هەیە کە پێویستی بە نووسینی دکتۆر نییە، هەموو کەسێک دەتوانی لە سەیدەرەکان وەریگری بەبێ نووسینی ڕاچێزەی پژێشک و هیچ زەرەریشی نیە، چکە هیچ موادی کیمیاوی تێدا نییە جگە لەوەی کە مادەکانی فرمێسکی تێدایان مادەکانی وەکو فرمێسکی تێدایە. زۆر باشە. پرشنگ باسی ئاوی سپی دەکا، دەڵێ ئایا نیشانەی چییە و هۆکاری چییە؟ ئەگەر زۆر دوورە لە مەوزوعەکە دەتوانین جواب بدەینەوە. بە کورتی جواب دەدەینەوە. ئاوی سپی یەکە کە لە نەخۆشە هەرە باوەکان لە چاو. هەموو مرۆڤک تووشی ئاوی سپی دەبی، هەیە زوو هەیە درەنگ. بە زۆری لە 40 ساڵی هەتا 100 ساڵی، لە 40 ساڵی کەمە، لە 100 ساڵی بە زۆری بەری زۆری خەڵکی لە بینی 60 و 70 توش دەبی. کە توش بوو تەسیرێ لە دیتن کرد، تاقە چارەسەری ئەمەلیاتە کە ئەمەلیات دەکرێت، ئاوە سپێکە دێتە دەرێ. ئاوە سپێکە ئاو نییە. ئاوی سپی بەخۆی ئەوەیە هاوێنەی چاو، باسی هاوێنەی چاومان کرد لە ڕسمەکەی بینەوە سەری ئەوەیان هاوێنەی چاوە. ئەو هاوێنەی چاوە خۆی ڕوونا ئیشی ئەوەیە ڕسمی فۆکەس دەکات لەسەر شەبەکەی چاوی لەسەر تۆڕی چاوی. ئەو هاوێنەیە لەگەر تەمەنی تاریکی دەکەوتێ کە زۆر تاریک دەبی، ڕەنجی سپی دەبی، لۆیە پێی دەرێن ئاوی سپی. ئەگەر نا ئاوەک نێبرێ ئەوە ئاوی سپی، ئەوە ڕەنجی ئاوی سپیە، ڕەنجی ئاوی ڕەشەنە. عەدەسەکە وەی لێ ڕەنجی سپی دەبی، هەندە تاریک دەبی ڕەنجی سپی دەبی، ڕووناچی هیچ بەناودا ناڕوە، لۆیە پێویستی بە ئەمەلیات دەبی. ئەوجا ئاوی سپی تاقە چارەسەری نەشتەرگەریە و ئەمەلیات دەکرێت، عەدەسە دادەندرێ. ئاوی سپی زاران دەیانگوت کە پڕ بوو باشترە بکرێ. ئێستا ئەو قسەیە نەمایە. هەر کاتێک ئاوی سپی هەبوو تەسیری لە دیتن کرد بوو، باشترە زووتر بیکە، چکە بە ئەمەلیاتێک دەکرێت وەکو نازور دووکنی لە چاو دەکەن، ئاوەکەی سەحب دەکەن و عەدەسەش دەبنە ژۆرێ. ئەگەر زۆر پڕبی ئەمەلیاتەکە زەحمەتتر دەبی بە ئەمەلیاتی جراحی قەدیم بکرێ و درومانی هەبیتن. ئەوە نقطەی ئەساسی لەسەر ئاوی سپی. نقطەی دووەم ئەوەیە عەدەسەی پێویست دەبووچی کە ئەمەلیاتی ئاوی سپکرا لە جێی ئەو هاوێنەی کە دەریدێنن، عەدەسەچی لە جێی دادنێن، هاوێنە چی سناعی لە جێی دادنێن. ئەو هاوێنەیەش ئێستا وەکو معلوماتەکی عام زۆری هەیە، زۆر هەیە دایدەنەی بەس لە بۆ دوورە، زۆریش هەیە لە بۆ دوور و نێزیک بەکاردێ، ئەنی هەردووچی پێدەبینی. نازانم جوابەکە موازەق و یان سوالەکەی فەوزی عەبدولکەریم دەستی بەرز کردەوە. مامۆستا فەوزیە فەرموو. السلام عليكم. سلام. دكتور جان دست خۆشتان لێکەم. دکتۆر گیان عفو، من چاوم ئەخۆی دایم بە حکمی عمر چاو هەرکزە بێ، من ێستا 57 ساڵم. اینجا چاوم عینەک بڵین بەکارهێنم ناتوانم بخوێنە بۆ نزیک. هەستەکەم ێستا بۆ دووریش پێویستم بە عینەکە، ینی چاوم ئەو نییە بڵێن فەرقی کردووە. ئیتر نازانم بۆ دووریەکە بۆ تەلەڤیزۆن یا بۆ سیاقەت یا بۆ ئەم شتانە زەڕورە بە بەردەوامی لە چاوما بێ؟ وەکو زەڕور نییە، بەس ئەگەر لە چاوت بی چاوت کەمتر ماندی دەبی، ئەگەر زەڕور نییە. ئەگەر بەکاری نێنم
ئەگەر بتوانانی سیاقە بکەی بەبێ ئەوەی عینەگەت لە چاو بێ یان بتوانانی تەماشای تەلەڤیزیۆن کەی بەبێ ئەوەی عینەکە لە چاو بێ تەسیری لێ ناکا بەس باش نابینی وەکو عینەک. نا ئەتوانێ بەس ینی قەزم بۆ چاوم زعیفتر نابێ زیاتر ئەگەر بەکاری نهێنم. ونەکە کاریگەری عمرە هەموو ئینسانێکی تەبیعی ئەگەر گوتمان لە پاشی 45 ساڵی لە نزیک چاوی دەست پێ دەکات بە زعیف بوون وایە بۆ نزیک 60 ساڵی بڕبڕە زیاتر دەبێت بەنسبەت ئەوانەی خۆیان دووربینیەکیان هەیە خۆیان لە ئەوەلەوە ینی عینەجی بەزائیدیان هەیە پێش 30 ساڵیشیان پێش سای چاوزایپیان هەستیان پێ نەکردیە ئەوانە لە دووریش هەستی پێ دەکەن ینی بیدایەت بەس لە نێزیکە دوای لە دووریش چاویان زایف دەبی ئەوانش هەم بۆ کۆوانی دەر ینی وەکو گوتم ئەگەر دەرەزەکەی زۆر نەبێت دەتوانانی عینەک لە چاو نەکا و ژیانی خۆی ئاسایی دەباتە سەرێ بەس بۆ کاتی پێویست باشترە لە چاوی بی ئەوە بۆ دوورەکە بەس بۆ نزیکە بێ هەر بەکاری ئەهێنم نابینی ڕاستە بۆ نزیکەوەیە ئەی دکتۆریا من هین مشکردو عملیاتی ڕاستکردنەوەی چاوم کردووە بەس ئێستا بڵێن دکتۆرێکی تر ئەڵێ پێویست زیاتر پێێتی ڕاستکردنەوەی چاوچی خێلی بەڵێ ئەتۆ خۆت حەز دەکەی پێویستت پێە خۆم جسمم بڵێ وارێکی خسوور ئەزە جارێ ئەتوانم ئەوە هین کەم تەجەنوب بکەم بەس هەست دەکەم حەز دەکەم بڵێم چاکی کەم مەسەلەی ڕاستکردنەوە شتێکی ئەوەیە شەخسیە حەزت لێبێ دەیکەی بە ویستی دکتۆر نییە بەویستی تۆیە طبعاً یاوێتی دەستخۆم دکتۆرەکە بەس قەزم خراپ نییە بیکەمەوە نا دەتوانێت عملیات هەتا 2000-3000 ڕاستکردنەوەی چاو بکرێت تا 3 جاریش ئاسایی دەست خۆش دکتۆرگیان زۆر سپاس زۆر سپاس کە لەگەڵمان بووی مامۆستا فەهمی فەرموو مامۆستا فەهمی السلام عليكم. عليكم السلام. بخيراتني كاك دكتوري دەکەم والله دوو پرسیارم کاک دکتۆر ینی ئایا هیچ ڕاضەکی ینی وارد هەیە مەسەلەن وەرزشێک تایبەت بی بە چاو مەسەلەن ئەنجامی بدەین دوو مەسەلەن مەسبەینان بۆ نمونەگە خوێندنمان هەبی ئیشمان لەسەر کۆمپیوتەر هەبیتن ینی ئایا پێدوانیە بەیانیان زیاتر مەسەلەن چاو بە حکمی ئەوەی یەکان زار بۆنەوە کە دەبتەوە تەسیری کۆمپیوتەر ئەو بابەتانە لەسەر چاومان زیاترە ئەو دوو پرسیارم هەبوو زۆر سپاس لە پرسیارەکەی دووەم پێ نەگەیشتم وەڵا لەربارەی وەرزش بوو وەران سەباحش فەیسبوک عینەن پرسیاری کردیە دەڵێ ئایا وەرزشی چاو تا چەند باشە بۆ تەندروستی چاو باشترین وەرزشی چاو چییە؟ پرسیاری دووەم مامۆستا فەهمی لەسەر خەتە ئەگەر بەیانیان زوو ئەگەر بۆ خۆت دووبارێکەوە بەڵێ کاک دکتۆر بەنسبەتەوەی بۆ نمونە تو سبەینان بۆ نمونەمە نووسینمان هەیە لەسەر کۆمپیوتەر ئەوانە یعنی ئایا تەسیری زیاتر لەسەر چاوی یاخود کەمترە وەڵاهی پرسیارشی کاک دکتۆر مەسەلەن ئەمە ئایا ئەو سنتەرانەی کە دەڵێن بە گرنتی بۆ نمونە ئەمە بۆ دەکەین کەەوە ئەتو عینەکی فڕێ بدەیت یعنی ئایا ئەو تا چەندە ئەوە دروستە یعنی ئەمە خۆمە بدەینە دەستی ئەو عملیاتانە یعنی نەشتەرێ و دکتۆرانە یعنی ئایا ئەوە علمیە مەسەلەن ئەتو ئەوەی دووە دەکەن عینەکی فڕێ بدەی زۆر سپاسان دەکەم ئەوتا سوالەکان یەکێکە گوتمان باشترین وەرزش لە بۆ ئەوەی وچانی پێ بدەیت و تەماشای دوور بکەیت ینی ڕۆیشتن بکەی و لە سروشتبی لە غاباتبی لە شوێنەکی ئەو هاوی بتوانانی تەرکیز لە سەشتی نێزیک نەکەی ئەوە باشترین ڕاضەیە لە بۆ چاو یانیش وچانی پێ بدەی و ئیسراحەتی پێ بکەیت ئەوە باشترین شتە بۆ چاو وەکو تەندروستی چاو. پرسیاری دووەم چاوی مرۆڤ کە لەو دەمەی هەڵدەستێ هەتا دەخەوێ لە کارکردندا لۆ سبەینان لەو پەڕی قووەتیدا هێواران لەو پەڕی بێتاقەتیدا لۆ باشترە کارەکان هەموو نمێ بە ڕۆژێ بێ نەخرێتە شەوێ گۆتیشمان 2 ساعت پێش نووسن باشترە ئامێرە جداڵەکان بەکار نهێنی چکە هەم خەویشت تێک دەدا و هەم کاریگەریشی لەسەر چاو زیاترە بەیانیان باشترە. سوالی سێم ئەوە هەندێک سوالێکی ئەحرازە جوابدانەوەکەی بەڕاستی وەکو گرنتی هیچ شتێک لە تەندروستی گرنتی تێدا نییە خەڵاس و براو دەست خۆش بە کورتی سازان دەڵێ لە شاشەی مۆبایل شتێک هەیە پێ دەڵێن نایت مۆد یان ئەوەی شەو با بڵێن ئەوە بەکاری بهێنی باشە؟ بەبێ ئەگەر شەوی ئەوی بەکاربێنی باشترە
تۆچی گوتمان کۆنتڕاستەکەی ڕێک دێخیتن زیاتر لەگەر کاتی شەو بەس نابی لەپی ژوورەکان بکوژێننەوە و ئەوەی تاریکی بکەنەوە و باشترە ڕووناچێکی احتیادی هەبی و خۆی زۆربەی مۆبایلەکان ئۆتۆماتیکی ڕووناچی شاشیان ڕێک دێخن لەگەر ڕووناچی لەکە ئەوەی تێدایە بەس ئەگەر بەخۆش بتوێ ڕێک بێخی دەتانی نایت مۆدی دابنێ و ئاساییە بەس گڵۆپی ژوورەکە نەکوژێنەوە. مامۆستا دەڵێ من وەکوتمەوەیە مامۆستای کۆمپیوتەرەوە بزانم مامۆستا هەڵت ئاسۆ محمود دەرە لە 24 ساعتدا 6 بۆ 8 کاتژمێر بەکاری دێنم ئایا پێویست دەکات چاویلکەی فۆتۆ و فیلتەر بەکاربێنم یان تەنها پشودان کافیە؟ وەکو چاویلکە هەندێک کەس بە بەکارهێنانی دەڵێن زۆر مرتاح دەبین هەندێک کەس دەڵێن زۆر ئیستفادەمان لێ نەکرد وەکو ئەوە خۆی ئەو چاویلکانەی لە بۆ کۆمپیوتەر بەکاردێت دوو نەوەی هەیە بلو فلتەری تێدا ینی فلتەری تێدا دجی تیشتی شین ئەوە یەک هەشە ئەنتی ڕفلێکسی تێدا شەوقی ئەوەکە کەم دەکاتەوە کۆمپیوتەرەکە هەردووچیان زەرەریان نییە وەکو زەرەر سوودەکانی بەجێرەی شەخص دەگۆڕێ هەندێک کەس دەرێ ئەمن زۆر پێی مرتاحم هەندێک کەسش دەرێ ئەمن کەمتر ئیسفادەم لێ کردیە بەس هەبوونی هیچ زەرەری نییە وەکو زەرەر بەکارهێنانیشی هەموو کەسێک دەتوانین جارێک تاقی بکاتەوە پێی مرتاح بوو دەتوانین لەسەری بەردەوام بی. هەدیە دەڵێ بەیانیان 5 خولە کاڵ دەستم چاوم بە غێمی شاشە دەبینم نازانم هۆکارەکەی چییە ئەوزانم سازانش ئاین پرسیاری دووەم یەکەمی ئەوە بوو ئەو دەڵێت چارێکێک هەز دەکەم یەکێک لە چاوەکانم غێمتر دەبینی ینی بلێرد ینی غێم دەبین ئەو جە دوایە چاوی چەپم وایە وەڵاهی ئەوانە باشترە ینی پشکنینی زیاتریان لە بۆ بکرێت لە ئەوی بەتەواویانی برێ هۆکارەکەی چییە و چارەسەرەکەی چییە ئەوە بەتەنیا ناتانی تەشخیصەک لەسەر ئەو قسەیە بکەین. دکتۆر باسی عادەسە هەندێک دەڵێن باشە هەندێک دەڵێن خراپە شەیماش پرسیارێکی هەیە دەڵێ ئایا عادەسەی چاوکزی هەیە مەسەڵەن دەڵێن ماوەی ساڵێک دادەندرێ ئایا زەرەری نییە ئەگەر ئەو ماوە زۆرە لە چاو بکرێت؟ عادەسە قەزیان عادەسە لاسیقەیە زیاترەوە عادەسە لاسقەی کە دای دێنی بەدەستی خۆت و دەریدەینی کە عادەسە هەیە بە عملیات ناو چاودا دەندرێ ئەوە ئیلا بە نەشتەرگەریەوە هەتاییە ئەو عادەسە لاسقانەی کە هەیە ئێستا بەکاردێ نەوعەکی ئەساسی کە پەیدا بوو دروست بوو ئەوها دروست بوو کە بەیانیان دابنێ هێواری دەری بینی پاشان نەوعەکی پەیدا بوو داد دەناو هەتا هەفتەیەک دوای هەفتەك دەرت دەهینە ئێستا نەوعەک هەیە هەتا مانگەچی بەکاری دەینی بەس لەو مانگەش باشترە پێنجشەم و جومعان ئیسراحەتێکی بدەیە چاوت دەری بینی بەس هەمان عادەسەی دەتانی هەتا مانگەچی بەکار بینی لەوەی زیاتر هەتا ئێستا باش نییە بەکاری بینی لە مانگ زیاتر بەکارنی هەتا مانگەکەش ئەگەر بکرێ پێنجشەم لەسەر جومعە دەری بینی باشترە ئیسراحەتێکی بداتە چاوی ینی شەریکەکان بە خۆیان ئەوها دەڵێن ئەوانی کە دەیفرۆشن ئەو قسەیە ناکەن بەس شەریکەکان کە دروستیان کردیە عادەسەکە دەرێ باشترە هەفتەی ڕۆژێک یان شەوەک دەری بینی ئیسراحەتێکی بداتە چاوی یعنی هەتا لە مانجێکەش هەفتەی جارێک دەربێ باشتر. دارین باسیەوەی دەکا ئەگەر التیهابات هەبوو تەراکمی کرد ئەوە دەبتە هۆی زەعیفبوونی چاو یان زەعیفبوونی ماسوولکەی چاو؟ ئەوە ینی سوالەکە زۆر عامە چکە ئیلتیهاب بەتەنێ یعنی شتێکی زۆر دەگرتەوە ینی بوارەکی زۆر فراوانە ئیلتیهابی چاو ئەوجا یعنی بەڕاستی ناتوانین جوابەکی وەهای بدەینێ دەبی هەرێک خوردی کەینەوە ئەو ئیلتیهابەی لە بۆ زۆرەکانی و عادەتی ئیلتیهاب بە کورتی زۆر تەئسیر لەسەر بینین ناکە ئەگەر ڕێڕەوی دیتن نەگریتن یعنی ڕێڕەوی دیتن سێبرێن ئەوە کۆڕنیایە ئەگەر ئیلتیهابەکە لەسەر ئێرە بوو لەسەر ئەو بەشەی کۆڕنیا بوو تەئسیر لەسەر دیتن دەکات ئەسەر پێش بیبی لەی گرت تەئسیر دەکات ئەگەر ناو ئاوی چاوی پشتەوە کە پێی دەرێن ئاوی شوشەی لە ناو ئەو بوو تەئسیر دەکات ینی ئیلتیهابەکە لە تۆڕی چاو بوو تەئسیر دەکات لە دەماری چاو بوو تەئسیر دەکات ینی هەمووی
بەس ئەتو ناتوانانی بڵێ ئەو ئیلتیهابەت چی ینی بە شتێکی عام هەیە ئیلتیهاب هەیە بەس ینی پەردەی چاو دەگری و هیچ تەسیر لە چاو ناکاو هیچ تەسیر لە دیت نییانی ئەوجا دەویشتەکە محەدەد بی ئیلتیهابی چێندەرە و چ زۆرە هەتا بڵێن چەند تەسیری لەسەر چاو دەبێت لە دیتن ئەست خۆشبی مامۆستا غەریب فەرموو ئەگەر غەریب عەلی فەرموو ما کاک دکتۆر جیان سڵاوتان لێبێت زۆر سپاس بۆ کاک دکتۆر هیمداد و جنابی کاک دکتۆر گۆران زۆر سپاس بۆ ڕەخسنی ئەم سیمینارە ڕاستەکەی کاک دکتۆرە ئێمە بە حکومەوەی کە تەلەبەی هەم ماستەریش بوون و هەم دکتۆراش بوون لە ئێستادا کە تەلەبەی ما دکتۆران کاتێک دەچینە سەر کۆمپیوتەر هەرچەندە خۆم حەزەری ئەوە کەم مەسافەی مابەینی بەکارهێنانی کۆمپیوتەر و چاوم زۆر کات 50 سانتی نیشمدا ناوە بەڵام کاتێک کە دەسمە سەر بەکارهێنان لە دوای ئەوە بۆ نمونە ڕۆژێک دوو ڕۆژ ئەوە لەسەر چاوم خاڵێکی سوور دروست دەبێت نازانم هۆکارەکە دەبێت چی بێت ئەوەیە کە بەردەوام لەسەر کۆمپیوتەرم نیم بڵێم بە شێوازە شیوا وڵا بۆ نمونە بڵێم لە ڕۆژێکە 6 ساعت 7 ساعت لەسەر کۆمپیوتەرم بەعام بە شێویشی گشتی ساعت و نیەک 2 ساعت بەکاری دێنم لە ماوەی 4 ساعتە بەڵام هۆکاری ئەم چاو سووربوونانە خاڵ سووربوونەی سەر چاوم چیە دوای ئەوەش دەخورێت بۆ نەت ئەو ڕۆژ ئەمڕۆ بەکاری منە دوو ڕۆژ ئەوە یەکسەر ئەو خاڵە دروست دەبێت لەسەر چاو زۆر سپاسانە بەنسبەت ئەو خاڵە سوورە سەبەبە سەرچێکە ینی ماندووبوون و زۆر بەکارهێنانە کە چاو زۆر بەکاردێ خوێن زیاتر بۆ چاو دێ خوێنیش بۆ هەر شوێنێک زیاتر بڕوە سووری دەکات ئەوجا عادەتەن ئەو شوێنەش زیاتر لە تەنیش گلێنەی چاو دەبێت لە تەنیش ڕەشکەی چاو دەبی وەکو خاڵێک خڕ دەبێتەوە لەوێن دەرێ ئەوە سەبەبی سەرەکی زیاد بەکارهێنانە ماندووبوونە کەمخەویە وشی چاوە هەموو هۆکارەکانی کە کۆمپیوتەر تاسیر لەسەر چاو دەکات هەموو هۆکارەکانی تێدایە باشترین شت ئەوەیە بزانی ئەتۆ بە چەند ماندوو دەبی لەوە کەمتر چاو بەکاربێنی ئەوە یەک و قەترە هەیە ئەو سووریەکەم دەکات دەتوانانی یانێ سەردانی پزیشکەشکەی قەترێکت بۆ دەنووسێ ئەو کاتە ئەو سووریە زۆر کەمتر دەبێت و خروشتەکەش کەمتر دەبێت ئەو قەتری فرمێسیش دەتوانی تاقیب بکەیەوە ئەگەر بەو مرتاحبووی ئەوە هیچ ئەگەر نا دەبێت سەردانی پزیشکەشوی قەترە هەیە بۆ دەنووسێ یانێ سووریەکە بە ماوەچ کورت نامێنێ بەس بۆ ئەوی دووبارە نەبتەوە دەبی ژیانت ڕێگی بێخی دەبی بگەیە حەد دەچی کەمتر بیلەوەی کە ئەو سووریە دروست بێ زۆر سازان سەیدگوڵ فەرموو مامۆستا کاتتان باش باشتر هاتن کاک دکتۆرەکەم کاک دکتۆر وابزانم پرسیارەکەم جابداوە لە هی کۆمنتا بەس کاک دکتۆر ئەمن سوتمە یعنی فەحسم کردێ لەن هیچ مشکلێنێ پێشتر ئەستەگماتیزم هەبوو هەر ئەوەیە بەس لە بلەرد ڤیژنەکە کە چاوم دەکەمەوە لە خەو هەڵدەستم هەتا چارەگێک هەتا نوێ سعات ئەوە بەردەوام دەبی تووشمە دەڵێن هیچ مشکلەت نییە بەڵام ئەم ڕازێک دەکەم ڕازەی چینیە ئەوەی ڤێرتیکل و هۆریزۆنتڵ دەجات بەلای چەپ و ئەوە یارمەتی دەرەکەم بووە کە مەسەلەن ڤیژنەکەم کلێربی بەس دائم قەلقم ئەو شتە دائم تکرار دەبێت و هیچ ڕۆژێک بە کلێر ڤیژن ناتام هەڵنەستایتمەوە دووش پرسیاری دووەمم بکڕی دەر هەیە ئێستا لە جاتەوە کتابشت هەڵگری لە ئایا هەمان کاریگەری شاشەی ئەوکانی هەیە ئەلکترۆنیەکان پرسیاری سێمشم لە ناکوداری خۆمان منداڵش لە دایک دەبی چای پڕکل دەکەن و ئەلەسا چای گەورە دەبی چای تیژ دەبی یان هەندێک جێم لێ بۆ ئەلەسا ئەوانێ چایان دەخورێ و کلی تێکەن و ئەوە تا چەند لە ڕووی زانستیەوە ڕاستە زۆر سپاس ئەوجا سوالەکان خورتکەینەوە سوالی یەکەم چ بوو دکتۆر هیمدە سوالی یەکەم ئەوەی خۆی بوو ئەوەی چاوی پەیانی خەلەقە و هەڵدەستی دەڵە چێمە دکتۆرەشی وتی عیبینی هە بەڵام هەندێک جار چارێکەکەن دەزانی سعات دەخایێن خۆی هەندە شت هەیە لە ژیانمان ڕوو دەدات هەندە جار دەبینی هۆکاری ناتانین بدۆزینەوە دەبی قەناعەتمان پێی بێ بەس لەگەڵ ئەوەش مادەم دکتۆر تەماشای کرد گوتی شتە چی خراپ نییە ئەوە دەبێ قەناعەتەکەت بداتێک کە پێی مرتاحبی سێ هەندە جاران کە ئینسان دەنوی ئەو فرمێسکە
زیاد لە ناو چاوخڕ دەبێتەوە، هەندێکی زیاتر دەچێتە ناو کۆرنیا کەمێک ئەستور دەبێت یان ئاوی زیاتری دەچێتە ناو. ئەوە وا دەکا کەمەک بەیانیان کە لە خەو هەڵبستی کەمەک ینی ساڵ نەبینی کە لە خەو هەڵدەستی دوای ئەوە دەست پێ دەکا و فرمێسکە کەمێک بە هەڵم دەبی بڕەکەی کەمتر دەبی ئەو فرمێسکەی چوتە ناو کۆرنیای دێتەوە دەرێ وا دەکات بینینەکەت سەبرە ڕوونتر ببتەوە. ئەوە یەکەکە لە ڕوونکردنەوەکان لە بۆ ئەوانەی بەیانیان چاویان زۆر ڕوون نییە. بەس کە دکتۆر پشکنینی لۆ کردی و گوتی هیچ نەخۆشیەکی نوێت نییە، باشترین شتە قەناعەت پێبینی و لەگەڵی بژێ مادەم شتەکە زیاد ناکا یعنی شتێکە زەرەری نییە. ئەوە بەنسبەت ئەوکەی خۆی بەنسبەت سوالەکەی دی ئەو کل و ئەوانە هەندە جار وەکو ئەلم ینی دەتوانی تێکەڵی هەندێک بابەتی کۆمەڵایەتی بی، بەس زۆر جار لە مەسائلی دینی و شتیوا تێکەڵ دەبی باشترە زۆر قسەی لێ نەکرێت چکە تووشی سەرێشە دەبین. ئەوە وەکو ڕێی شخصی خۆ بەنسبەت کل هیچ ئەوەشی ینی ئەوەی لەسەر نەکراوە بڵێن تۆژین لەسەر نەکرا برێن کە بۆ چاو باشە، بەس ناشتوانین بڵین خراپە چکە هیچ تۆژینەشمان نەکردێ برێن کە خراپە لە بۆ چاو. ئەو جە بەکارهێنانی دەبێتە شتەچی شخصی. بەس هەندێک شت هەیە ئەوەی کۆمەڵایەتی کە بڵاو بوویتۆ لە ناو خەڵکی دەڵێن ئەوە ئەگەر دەستی ڕاپێشی چاوی خێل دەبی، ئەو هەندە شتەیە بنەمای ئەو زانستیان نییە، ئەو شتانە ڕاستین زۆر بڵاوە ئەو شتە دەڵێن کە یەکێک منداڵێکەکە لە دەستی ڕای پێشی چاوی خێل دەبی یان دەستی لە پەنجەی لە قورجی لە بۆ چارەسەری پەنجەی لە قورجی ڕادەکەن وەکو خێلی کە چاوێک خێل دەبی چاوی مرۆڤ ماسوولکەی هەیە لە لای ڕاست و لە لای چەپی. ئەگەر چاوەکە بەلای ژوورەوە خێلبی ئەوە ماسوولکەیەکی زایب بووە، ئەگەر بەلایەکەی دی خێلبی ئەو ماسوولکەکەی بەرامبەری زایب بووە. ئەو ماسوولکانە بە پەنجە لە قورب ڕاکردن و قوڕ شێلان و جێ شێلانەوە هیچ تەسیرەکی لێ ناکە، لێ نەخێلبوونەکە بەهۆی دەستڕاکێشانە نە چارەسەرەکەش بەهۆی پەنجە لە قوڕ ڕاکردنە. زۆر باشە. پرسیارەکەی تری لەسەر بوکڕیدەر بوو دکتۆر بوکڕیدەر. بوکڕیدەر هەروەکو هەمان تەسیری شاشەی هەیە؟ گوتم ئەوانە ئامێرە دژتەڵیەکان یەک لەوانە کە باسم کرد لەسەرەتا بوکڕیدەر بوو ئیڕیدەر یان بوکڕیدەر ئەوانە هەمان شاشەیە و هەمان بەس فەرقەچی هەیە لە مۆبایل باشترە چکە مۆبایل شاشەکەی کچکەیە تەرکیزی زیاتر دەوێت. بوکڕیدەرەکان شاشەکانیان گەورەترە یەک دائیمەن فلتەریشیان زۆر زیاترە لە مۆبایلەکە لە بۆ خینەوە چکە خصوصی لە بۆ ئەوە دروستکراکە خینەوەی تێدا بکرێت فلتەری باشیان تێدایە و ئەوەشە کۆنتراستیان باشە و چاو کەمتر ناڕەحەت دەبی پێی لە مۆبایل بەس بە عام کاریگەریەکانی هەر هەیە کە لە کات ینی زۆر بەکارهات. زۆر باشە. سەکران هەر دێتەوە سەر ئاوی سپی دەرێ ئاوی سپی ئەگەر عملیات نەکەی نابتە چێشە واتە تەنها چاویلکە بەکاربینی هەتا تەمەنی 30 ساڵی. ئاوی سپی عادەتەن بخۆی لە بینی 60 و 70 ساڵی ڕوودەدات بەس گوتمان لە ساڵی هەیە توش دەبێت هەشە لە 100 ساڵی بەس بەخۆی بە زۆر لە بین 60 و 70 ساڵیە هەشە لە منداڵیش وەکو زگماچی تووشی دەبی. چارەسەری تاقە چارەسەری نەشتەرگەریە. ئەگەر چارەسەرت نەکرد چاوەکە قەپات دەبی ینی هیچی پێ نابینی کە چاوەکە ڕەش دەبی ئەوان هێشتا دەیگەینەوەش ینی کە چاوەک هیچت پێ نەدیت هیچی استفادەی هەیە. بەڕاستی نەشتەرگەریەکە باشترە لە نەکردنی. دوایی ئەگەر ئاوی سپی هەندە جار زۆر بمێتەوە احتیمالە ببتە ئاوی ڕەش احتیمالەکە کەمە بەس ڕوودەدا. ئەگەر یەک لە هەزاریش بی احتیمالە ئەو یەک لە هەزارە ئەتووبی. زۆر باشە. سێجار ئەو پرسیارە هاتیە ناوی ئەو قەترەیە چی ئەوی فرمێسکەکە دکتۆر دەڵێ ناوەکەی پێویست بە ناوی ناکە هەر بچی هەر سەی دەڵەشی بڵێ قەترەی فرمێسک ئەنواعی شەریکاتی هەیە بەس هەمویان هیچ زەرەریان نییە زیاتر لە 20 سینەوە قەترەی فرمێسک هەیە لە سەیدەریەکان بەبێ پرسی دکتۆر سرف دەکرێت
دەتوانانی هەر یەکەچیان وەگری بەکاری بینێ ئەگەر سوودبە بەوەش مرتاحنەوە دەتوانانی ناو ئاچی بەکاری بەس ئەگەر دون مرتاحنەوە باشترە سەردانی دکتۆر بکە. زۆر باشە. کۆچەر باسی ئەوەی دەکات سەهۆڵدانان لەسەر چاو هیچ باشی هەیە ینی؟ خۆی کە چاو ماندوو دەبێت بە ئام باسمان کرد لەبەرەوەیە ینی کە ماندوو دەبی زیاتر خینی لە بۆ دێ هەر شوێنە زیاتر خینی لۆ هات زیاتر سوور دەبێت هەست بە خورانی زیاد دەبی ناڕەحەتیشی زیاد دەبی و گەرمتر دەبی کەشتی ساردی لەسەردادنەی نەک سەهۆڵ ینی ئەگەر پەڕۆیەکچی لە ناو ئاوی بەفراو دانەی لەسەر چاوت دانەی باشتر لەوەی ئەتو سەهۆڵی لەسەردابنی ئەو چی دەکا ئەو بۆڕیەکانی خینی گرژ دەکاتەوە و دەکا کەمتر خین لۆ چاو بێ چاوکە سارتر و فێنکتر دەبی خوشتەکەی کەمتر دەبی و سووربوونەکەشی کەمتر دەبی سارد دەکەیەوە چی زۆر باش بەس بە باشترە پەڕۆکەچی لە ناو بەفراو دابنەی چاوت دانی. زۆر باش. دکتۆر وەرزەکان هیچ تەسیری هەیە ینی مەسەلەن لە زستانان لە هاوین و بەهار و ئەوانە پەیوەندی لەگەڵ بینین و یان ئەو مەسافە و یان ئەو ماندبوونانە؟ بەخۆی بە ئام وەرزەکان پەیوەندی بەدیتن نییە بە ئام ئەوان لە هاوین لە وڵاتی مەگەرمایەکە گەلک زۆرە نەخۆشی حساسیەوە زیاد دەکا لەو شوێنانەی بەفری لێ زۆر دەباری کە زۆر بەفرباری دنیا هەموو سپی بوو دەبی چاویلکەی زۆر تۆخ لە چاوکەیە تا تەسیر لە چاوت نەکا ئەو سپیاتی ڕۆناچیەکی زۆر دەداتەوە ئەوجا باشترە خۆ پارێزی ئەگەر نە تەسیرەکی ئەو تۆ نییە. زۆر باشە. چاویلکەی دژەخۆر دەبێتە هۆی دروست نەبوونی ئاوی سپی؟ خۆی چاویلکەی دژەخۆر ئەوەی دەجێرتەوە ئەلترڤایلەتی دەجێرتەوە ینی تیشتی سەر و بنەوشەیی بەس وەکو وتم مەسەلەی دروستبوونی ئاوی سپی شتێکی پەیوەندی هەیە لەگەر تەمەن و سەرسپی بوونە هەر مرۆڤک سەری چۆن سەری هەر سپی دەبی ئەگەر زوو نەبی درەنگ ئاوی سپیش هەر توش دەبی ئەگەر زوو نەبی درەنگ زۆربەی زۆری خەرچی لە 90 ساڵی ئەگەر عمری بمینێت تووشی ئاوی سپی بووە نزیکەی 1989 ئەنی هەیە سەتایەکەت هەیە لەوانێت تا سەتیش توش نەوی بە زۆر کەمن ئەگەر نا هەر توش دەبن لەگەر تەمەن هیچ شتێک نییە کە ڕێگری لێ بکە هەتا ئێستا چکە ئەوە نەخۆشی نییە زیاتر پیربوونە ئارازی پیری. زۆر باشە. دکتۆر مەسەلەی خواردن و ڕەبتی لەگەڵ چاو هیچ خواردنەی تایبەت هەیە بڵێ لە بۆ چاو باشە یان خراپە؟ بەعام خواردنەکان ئەوەی لە بۆ تەندروستی مرۆڤ باشبی سەوزەیە ئەوجا مێوەیە ئەوجا سەرەزات و ئەوانەیە بەعام ئەوانە باشن بەس لە بۆ چاو هەر خواردنەک ڤیتامین ئەی تێدابی لە بۆ چاو باشترە وەکو ڕوونی ماسی هێلکە ئانی هەر شتێک کە ڤیتامینەی تێدابی جێزەر زۆر ناوی دێ جێزەری شاخە ڤیتامینەی تێدایش. ڕاست زۆر باشە. لە بۆ خینەوەی کتێبیش دکتۆر نەوعی پاڕەکە ینی ئەوەش تەسیری هەندێک جار هەندە پەڕ هەیە زۆر سپیە هەندێکی مەیلە و زەردە هەندێکی ینی ئەوەش تەسیری دەبیتن بە کۆنتراستەکە زۆر زەق بوو چاو ئەزیەت دەدا باشترە کۆنتراستی بینی نووسین و باگراوندی لاپەڕەکەی زۆر نەبیتن ینی هەبی بەس کە هەبی جوانتر ینی دەیبینی بەس کە زۆر زەق بوو زیاتر ینی ئەوەش ئەزیەتی چاو دەدا ئەگەر زۆر سپی و لوزبی وەختەکەوەیان دەکەی وەرقەی خینەوەیان لوز دەکرد ئەوە ئاچی زۆر دەداتەوە چاوی ئەویان خراپ بوو بەس دەبی پەڕەکە مادی بەلانێتم یەکە باشترە چکە ڕووناچی زۆر ناداتەوە ینی ئەوەی بریسکەی نابی. ئەدی باسی هەندێک جار لە دەستدانی بینایی کاتی ئەوە سازان وەبزانام ئەو شنووسە وەکو دەڵێ یان کوێربوونەکی کاتی یان لە دەستدانی بینایی کاتی ئەو حاڵەتانە کەی ڕوو دەدا زیاتر و ئەمەلی گەڕان و زۆر جارش دەگەڕێتەوە یان ئەوە زۆر جار بەخۆی چاوی هەموو
ئەندامەک لە لەشی مرۆڤ بە چیش دەکا بە خوێن ئیش دەکا کە خوێنی لە بۆ دێ ئیش دەکا ئەگە خوێنی لۆ نەیە ئیش ناکە هەندە جاران دەمارەکانی خینی چاو وەی لێ دێ ناکاو هاتوچۆی خین تێدا ڕادەوەستی یان دەمارەکە گرش دەبی لێ ناگەرە خین باش هاتوچۆ بکە کە خینی لۆ نەهات ئەو دەما چاو لە دیتن ڕادەوەستی دێتەوە ئەوانە پاشی ماوەک چا دەبنەوە بەس ئەوانەی ئەو حالەتەشیان لێ ڕوودەدات ئەوانە طبیعی نینە ینی نەخۆشیەکیان هەیە لۆیە دەبی سەردانی دکتۆرەکی بێ لە ئیچاویش دەبیت سەردانی دکتۆرەکی باکنیش بکایی دەماروخینەکان هەتا بزانی بۆ ڕخینەکانی لۆ ئەو حالەنە چونکە ئەوە بەس چاو نییە جسمی مرۆڤ هەموو یەک پارچەیە بۆ احتیمالە لە چاو ڕووبدا احتیمال لە مێشک لە کلیە لە هەر شوێنێک لە سیەکان بۆ ڕێخینەکانی لەوانێ زەعی بنخین باش تێدا چۆینەکە ئەو حالەتەی تێدا ڕووبدە ئەو یەک سەبەبەکان هاتوچۆی خینە و بۆ ڕێخینەکان خینی باش تێدا هاتوو ناکە سەبەبە چیدی لە بۆ ئەوەی لە ناکاو کە دیتنی دەدەست بدا هەندە جاران سایکۆلۆجیە یعنی وەچی حالەتێکی هیستیری لە نەخۆش ڕوو دەدا نەخۆش دێتەلات ئەو لە لایوی بەڕاستی هیچ نابینی بەس کە تو فەحسی دەکەی دەبینی هیچ نەخۆشیەکی نییە دەزانی حالەتەکی سایکۆلۆجی هیستریە ئەوانش عادەتەن هەر بەخۆیان چا دەبنەوە کە حالەتی نەفسیەکەیان باشتر بوو ئەو دووە زۆر باوە ینی لە هۆکارە باوەکانن کە لە بۆ لە دەستدانی چاوی کاتی کە دەگەڕێتەوە زۆر جار ئێستا باسی زەختی چاو دەکرێت لەگەڵ زەختی ئەتیادی فەرقی هەیە وەنیە دکتۆر ئەو جا بین مەسلەی زەختی چاو چاوی تۆپی چاو ئەو تۆپەکی داخراوە گەر تەماشای بکەین ئەو تۆپە داخراوە هەر تۆپەک داخراو بیش لە چی تێدابی زەختەکی دەبیتن ئەو زەختە عادەتەن لە بینی 10 هەتا 20 ملیمتر مێرکەریە یعنی جیوەیە خۆی ئەو ئاوە لە ناو چاو دروست دەبی لەو ناوچەیە ئاوی چاو برێن ئەوە ئاوی چاو لێرە لە پێش هاوێنەی چاوە لێرە لە بینی کۆڕنیا و بیبی لەو هاوێنەی چاوە ئەو ئەندامە پێی دەرێن ئەندامی کوڵکن یان تەنی کوڵکن ئەو ئاوەی دەردەدا ئەو ئاوەی دەردەدا دێتە پێش چاو لێرە لە قولنچی چاو دەستەوە دەرێ ئەگەر ئەو ئاوە بێت و باش نەستە دەرێ لە ناو چاو خڕبیتەوە ینی ئەلێرە لەو قولنجکە منفەزێک هەیە لە بۆ دەرچوونی ئەو ئاوە ئەگەر لێرە ڕێڕەوەکەی بگیرێ ئەو ئاوە لە ناو چاو خڕ دەبتەوە وی لێ دێ زەختی ناو چاوەکە زیاد دەکات کە زەختی ناو چاوەکە زیاد دەکا ناسکترین جێ کە تەسیری لێ بکە دەماری چاوە ئەو دەمارە لێرە خینی باش لۆ نایە سەبر سەبرەکە تو هەر جەیەک زەختی لێ بکە خین باش تێدا هاتوچۆی ناکە ئەو جا یەکەمین جار ناسکترین جێش ئەو ناوچەیە دەماری چاوە وە دەکات دەمارەکەی زەعیف بی مشکلەی زەختی چاو لەوەدایە دەماری چاو زەعیف دەکات زەختی چاویش زۆر عیلاقەی بە زەختی جسم نییە چکە ئەو ئاوەکەی لێرە دروست دەبی و لێرە دێتە دەرێ ئەگەر زیاد دروست بیان کەم بستە دەرێ زەختی چاوەکە هەردەستی دەبی چارەسەر بکرێ ئەگەر نادەماری چاوەکەی زەعیف دەکا و گەڕانەوەشی نییە ینی بیناییەکە ناگەڕێتەوە هەرچەند لە زەختی چاو زەعیف بوو ئەوەندەی ڕۆی ناگەڕێتەوە ئەو زە دەبی زوو چارەسەر بکرێ و ئێمال نەکرێت زۆر باشە ئاشنا نووسیتی دەرێت لە 15 ساڵی چوومە دکتۆری چاوم زەعیفە لای چەپ 2.25 لای ڕاستیش 1.25 دەڵێ ئێستا 25 ساڵم بەس هیچ باش نەبوو بە عینە کەروچ خۆتی هیچ چارەسەرەکەیە جارێکیش فەحسم کردێ گوتیان زەختی چاوت هەیە بەس دووبارە ینی ئەو زەعیفیەکەی بە ناقسەیان بە زائیدە نەینووسیەوەڵا ئەگەر ئاشناخان بنووسی ناقسەکە ناقص دەرە ناقص بە ناقسە ئەمری چەندە ئێستا 25 هەر کەسێک چاوی زەعیف بی و بە ناقص بی ینی کورد بینە ینی مایۆپیا هەیە ینی قوسڕی هەیە ئەوانە چارەسەریان یا عینەکە چاچی ناکە بەس باشی پێدەبینی یان عەدەسە لاسیقەیە کە وەکو عینەکە یانیش لێزەرە کە لێزەری لێ بدا تاڕادەک سەتانوهەت باش دەبی و ناگەڕێتەوە دەرەجەکەشی زۆر نییە لەوانەیە ئیستیفادە لە لێزەری بکاتن
یانیش دەبێ عینەجی بەردەوام لە چاو بکە و ینی چ مشکلەی نابیتن بۆکو مشکلە بەس عینەکەی هەردەمینێ عینەجی لە چاو دەکات چاچی ناکە پێی دەبینی. زۆر باشە. بزانم باسی ئای ترانسپلانت زەرعی چاو یان گۆڕینی پەرەنیا تا چەند سەرکەوتنی هەیە ڕادەی سەرکەوتنی؟ وەکو گۆڕینی چاو ئەو بەشەی لە چاو دەگۆڕدرێت کۆرنیایە نسبەی نزاحی زۆرە بەڵام بە جێرەی نەخۆشیەکەی دەگۆڕدرێت بەس یعنی نسبەی نزاحی کەم نییە زۆرە ئەو بەشە دەگۆڕدرێت کۆرنیا زەرع دەکرێت هاوێنەی چاو دەگۆڕدرێت برێن کۆرنیا کە دەگۆڕی دەبی کۆرنیا یەکەکی مردی لە بۆ بینی لە سەردانەی ی خۆی لێ دەکەنەوە یەکی مردی لە سەردانە عادەسەی چاو دەگۆڕدرێت گوتمان ئاوی سپی توش دەبی ئەو عادەسەی دەردەینن عادەسەیەکی سماعی لە بۆ دادەندرێت. ئێستا پێکۆڵینەوە هەیە لە بۆ چاندنی تۆڕی چاو بەس وەکو فعلی هەتا ئێستا لە خەستخانەکان نییە بەس وەکو لێکۆڵینەوە هەیە تۆڕی چاو زەرع بکرێت غێری ئەوە هەتا ئێستا نەگەیشتینە دەمار و ئەنی تۆپی چاو بە کاملی زەرع بکرێت. زۆر باشە زۆر باشە. ئەوزان پرسیارەکان تقریبەن تەواو بوون. ئێستا دکتۆر بەپێی خبرەی خۆت لە ئێستادا زیاترین نەخۆشی چییە کە دێتە لای جەنابەت ینی هۆکارەکانشی زۆرترین هۆکاری ئایا هەر شاشە و دیجیتاڵیە یان شتیتر؟ وەکو زۆرترین نەخۆشی ناتوانین بڵێن ئەو شتێ بزات بەس ینی نەخۆشە باوەکان دەتوانین بڵێن لە نەخۆشیە باوەکان ینی چاوکزیە بەهۆی نەخۆشی شەکرە کە دەتوانن خۆیان لێ بپارێزن. بەڵێ مەبەستەکە ئەو بووە. نەخۆشی شەکرە ئەگەر نەخۆش پارێزگارێکی باش بکە ئەگەر تووشی بیت زۆر تەسیر لە بینینی ناکات ئەگەر جێی نەداتێ دەگاتە کوێر بوون تا کوێر بوون باوەکان کە مرۆڤ دەتوانی خۆی بپارێزی ئەگەر تووشیشی بوو نەخۆشیەکانی چاوە بەهۆی نەخۆشی شەکرە ئەوە یەک لە نەخۆشیە هەرە باوەکانە. نەخۆشیە باوەکەی ئاوی سپیە هەموو کەس توش دەبی بەس چارەسەری هەیە ئەویش بەس عەمەلیاتە. نەخۆشی چاوکزی گەنجان ئەوانی تووشی عینەگو ئەوە دەبن ئەوانش ینی وەکو خۆپاراستن خۆپاراستنەکی ئەو تۆی نییە غەیرەوەی کە چاوی خۆی زۆر ماندی نەکەت چارەسەریشی یان چاویلکەیە یان لێزەرە بەجێر نەزاحەتیشی بەجێرەی نەخۆش نەوعی نەخۆشیەکەی دەگۆڕێت و ئەوانە نەخۆشی باوەکانی دی ئەوە ینی ئیلتیهاباتی چاوی بەسیط و حەساسیەی چاو کە هیچ ینی تەسیرێکی زۆری لەسەر بینی نابی عادەتەن ئەوە ینی بە زۆری بەنسبەت ئەوەی ئەو ئامێرە دیجیتاڵمان هۆکاری ئامێرە دیجیتال لە بۆ چاو زیاتر تەسیرەکەی کاتیە زیاتر بەس ئەگەر ئیهمال بکرێ دەبێتە دائیمی ینی ماندی بوو چاو شتەچی کاتیە بەس گەگەیشتە ئەوەی چاوت وشک بێ ئەوە دەبتە دائیمی ناگەڕێتەوە ئەو دەبی باشترە لە کاتی ماندی بوونەکەی چارەسەری بکەی نەکاتە وشک بوون. منداڵانیش لەوانەیە تووشی گوتمان تەسیری دائیمی زۆر نییە بەس لە منداڵان لەوانەیە وەک کات چاویان کەسبی و تووشی قوسڕ بن لە گەوران تووشیان ناکە بەس لەوانەیە لە منداڵان هەندێک لێکۆڵینەوە هەیە دەڵێ ئەو ئامێرانە لەوانەیە ئاوی سپی دروست بکەن لەوانەیە شەبەکەی چاو زایف بکەن یعنی شتەکان بەس یەکلایی نەکرایتەوە ینی توێژینەوەکان زۆر ئەوە نین یەک پەسەندی یەکدی ناکەن هەندێک دەڵێن وایە و هەندێک دەڵێن وان نیانی شتەکە. زۆر باشە. بەڕێزێک دڵی پێش 5 ساڵ لە تەمەنی 22 ساڵی لێزەرم کرد بەس 1 ساڵ چاوم زۆر باش بوو بەس داوەچ خۆی لێ هاتەوە. دکتۆر پێی گوتیمە تەماری چاوت کزە هیچ چارەسەری هەیەەوە؟ وەکو لێزەر دائیمەن نەخۆش بزانی کە لێزەری دەکا نسبەی نەجاحی لێزەری 95 ینی ئەگەر 100 کەس لێزەری بکات 90 کەس زۆر باش دەبن 10 کەسیان لە ماوەی ساڵێکی لەوانەیە چاویان زەعیف بێتەوە وەچ خۆی لەوانەیە ئەوجا دەبی بزانی ئەو نسبەیە هەیە
یعنی ئەگە 100 کەس چارەسەری لێزەری وەگرن 90یان باش دەبن 10یان لەوانەیە چاویان کەس بیتەوە ئەوە شتێکی یعنی پێشوەخت دەبی دکتۆرەکە پێی بڵێ نابێ بڵێ نەجاحەتی ئیشەکەت 90 بەشەرەوە بەڵێ بەس زۆر باشە. دەست خۆشبی دکتۆر قەترەی فرمێسک جێی فرمێسکی ڕاستی لەگرتەوە یان هەندێک لە ئیشەکان دیکە جێی ناگرتەوە بەس کەمەک ئیسراحەتی دەداتە چاوی نەمانی فرمێسکی ڕەنگە بەهۆی نەخۆشیەوە هەندێک کەسێ فرمێسکی چاوی زۆر کەم دەبی بەهۆی نەخۆشی ئەوانە هەتا ئەمریانمە هەر دەبی قەترەی فرمێسک لە چاویان بکەن وەکو جێگرتنەوە بەس ینی وەکو ئەو نابی بەس ئیسراحەتێک دەداتە چاویان. زۆر باش دەستت خۆش بێ وڵا تقریبان زۆربەی پرسیارەکان من وەڵام دایەوە ئێستاش تقریبان 22 دقەیە. زۆر سوپاس ئەگەر بەڕێزێک پرسیارەچکەی نەبی کۆتایی بە سێشنەکە بێنن. کاکتۆر گۆران زۆر سوپاس. گۆران ئەونی ڕەشید پسپۆڕی پزیشکی ڕاوێژکار لە نەخۆشیەکانی چاو لە هەولێر لەگەڵمان بوو تقریبان ساعتێک و 22 دقەیە. زۆر سپاس بۆ تەرخانکردنی کات بۆ ئەو سلایدانەی کە ڕوونکردنەوەی زۆر باشی تێدا بوو بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی بەشداروانی بەڕێز ئێوەش زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بن. لە نزیکترین کات ئەوە بە تۆمارکراویش بەردەست دەبێت ئەگەر کەسێک دەتوانێت بۆ خزم و کەسوکاری بنێرێ بۆ ئەوەی سودمەند بن لە زانیاریەکانی ناوێت. ئەمە هیچمان نەما کاکتۆر گۆران ئەگەر شتەکردمایە لە کۆتایی وەکو پەیامی کۆتایی بەس لەفکردنەکەن یعنی تەندروستی چاویان زۆر گرنگە لە بۆیان یعنی ئەو کاتێکە لەسەر ئامرج جەڵەکان بەسەر دەبن محاولە بکەن کاتەچی بەسوود بی نەک کاتەچی هەر کات ڕابواردن و وەخت بەسەر بردن و تیکتۆک و ئەو شتانە بێت محاولە بکەن کەیش لەسەر کۆمپیوتەر دەکەن ناو ئیسراحەت بدەنە چاویان. منداڵەکانیان وەکو گوتم ئەگەر دەیانێ منداڵەکانیان بپارێزن لە مەسائلی کۆمپیوتەر و ئەوە لە پێش 2 ساڵی باشترە بەکاری نینن لە 2 ساڵیە تا 5 ساڵی 1 ساعت بی و بەرنامەی پەروەردەیی بی و سەرپەرشتیارەکی لەگەڵ هەبی. پاشی 6 ساڵی هەر هەمان شت بەرنامەکان دەبی پەروەردەیی بی و دەبی بەرنامەی پەروەردەیی هەیە و فەنیشە ینی گەمە و ئەوەش ینی شەرنین گەم قەدرن بەرنامەی پەروەردەیی ئیلا ئەوە بیتن شتێکی فێرکاری هیچی بینە گەمەیە و فێرکاریە ئەو بەرنامانە بن کە بەکاری دێنن لە بۆ منداڵەکانیان لۆی چکە منداڵەکانیان نازانن چ باشە چ خەراب گەورەکان دەزانن ئەوان ئەوە خینی خۆیان لەم لە خۆیان بەس کچەکان نازان دەبی زۆریان ئاگە لە منداڵەکانیان بی منداڵەکانیان ئەوەیە چارەسەری دەستەکان خۆشکاتە زۆر سپاس. 5 ساڵی 1 ساعت پاشی ئەوە وەختی لۆ دیاری بکەن بەرنامەکەش فێرکاری دەستەکان خۆش زۆر سپاس کاکتۆر گۆران دووبارە سپاس بۆی بەڕێزیش لە هەفتەکانی داهاتوو ئینشاڵڵا بە بابەتی بەسوودتریش لەگەڵتانین هیوادارین هەر تەندروست و سەلامەت بن. کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک بە ڕوخسەتی ئێوە کۆبوونەوەکە کۆتایی پێدێنین ئینشاڵڵا لە زووترین کات لینکی تۆمارەکەش بەردەست دەبێت. دووبارە سپاس کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک.